سڵاو ڕێز بۆ هەمولایەک من بە لە ئەوەی کە لە ئەوروپا بێمەوە لە ئەماکنی کرماشان بانگوێژی کاوەی قادری مدیری بەرنامەکەمان کردو کە کاک عەزیز لەکوێوانە وتی لەبەر چیوتی لەبەرەوەی کە پۆستی داناوە و گۆرانیەکی کۆنی بوو بۆ کۆبانی وتوم ڕسم شتی ژینا و ئەوانە میکسمان کرد و داماناو بانگوێژیان کردین لەسەر ئەوە ئیتر ئەوە کاوە چوو لە جای منە قسەی کردوەوەوانە وتی هەر کاتێک خۆی هاتۆ تێدوە ئەماکن تر خۆم هاتمەوە دوای ئەوە ئێمە ئەو کاغەزەمان بۆ هات کاغەزی ئەو کاغەزم بۆ هات کە خۆم بناس بڕۆمە شعبەی شانزەی کرماشان چوومە شعبەی شانزەی کرماشان و ئەوانە ئیتر لە بازجویان لێکردم بۆ گۆرانیە و تۆ پشتگیری کردو ئەوانە من ئەو خەڵکە منیان کردو بە عەزیز وەیسی من ناتوانم خۆم لە خەڵک جیا بکەمەوە ئەگەر مثلەن گیانی من لە گیانیەوە هەموو جوانەوە شیرینتر نییە کە من بێژم نا بەس من هجوومێکی زۆری دەکرێتە سەر لەم لاوەلایانی هەم لەم لاوە وامە تنگانە هەم لەو لاوە من ئەگەر بێدەنگ بم لە بەرامبەری ئەو شتەوە هەم لە لای خەڵکەکە ینی خەڵکەکە لێم قبول ناکەن خۆمیش وجدانم قبول ناکە بەڕاستی لەبەر ئەوە من ئەو گۆرانیەم وت لەبەر ئەو گۆرانیە بانگوێژیان کردم بۆ دادگای کرماشان و بە کەفالەتی ماڵ ئیتر خۆ لەوێ ئیتر ێژن تاپۆی ماڵێک بێرە بیخە زەمانە تاوەی قەرار ئەدەن ئیتر ئەوەی ئەوماندانەوە تا قەرار ئەدەن ئیتر قەرارەکە هەرچی بێ دوایی غەرامە بێ سجن بێ ئەوە ئەمێنێتەوە بۆ ئەوەی کە کەمێک جارێکی تر بانگوێژم بکەنەوە وەڵا باش بوون لەگەڵماوە نییە بێژی مەسەلەن ئەزیەتیان کردمەوەوانە زۆر تەعاملیان باش و لەگەڵما لەبەرەوە گۆرانیەکم وتو ئیتر شتێکی فرەفرە گەورە نەبوو کە مەسەلەن ئەوان فرەفرە خراپ لەگەڵما بەرخورد بکەن زۆر سپاسی خەڵکی باشووری ژەکەم باوەڕتە بێ ئەوەنە تەلیفۆنیان کرد بۆ من خۆم بە خەجاڵەت و خۆم بە قەرزاری خەڵکی باشوورە زانم کە زۆر بە پەرۆشون دەستی هەموو لایەکیان ماچەکەم قوربانی هەمویان بم خۆ من زۆر کادوتومە سلێمانی منی کرد بە عەزیز وەیسی ئیتر خوا نایە وازیچم لێ بێرە شار ئاگایان لێم بێ قوربانی هەمویان بم چاوتان ماچەکەم زۆر سپاسانەکەم